ئەم کاتتان باش چەند مانگێکە حکوومەتی عێراق و خەڵکی عێراق و هەموو پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستانیش وەک تاقانە هەرێمی فیدرالی نێودەوڵەتی عێراقی فیدرال هەمویان لە چاوەڕوانی پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 عێراقن لە پەرلەمانی عێراق. بەڵام ئەم پرۆژە یاسایە تا ئەم کاتێ ئێمە قسەی تیاکەین نەک هەر پەسەند نەکراوە بەڵکو ڕۆژ بە ڕۆژ کێشەی لابەلای بۆ دروست دەکرێت. هەروەها کێشەکان هەندێکی دەرەچیە هەندێکی پەیوەندی بە ناو لایەنە سیاسەکانی ناو پەرلەمانەوە هەیە بۆیە ڕۆژ بە ڕۆژ تەگەرە و لەمپەری زیاتری دەتەڕێ تا ئێسش ئومێدێکی وەهانیە کە بەم نزیکانە و لەم ڕۆژانەیە جێبەجێ بکرێت. لە نێو ئەم جێژاوەیە کۆمەڵێک پرسیار سەر هەڵدەن کە هەوڵە دەین لەم بەرنمەیە بە وردی وەڵامیان بینەوە. ئایا پرۆژە یاسایی بودجەی ساڵی 2021 عێراق بۆچی تا ئێستا دواکەوت و ئەم کێشانە چییە کە ڕۆژ بە ڕۆژ بۆی دروست دەکرێت؟ ئایا پەیوەندی بە ناوەڕۆک و داڕشتەی بەند و بڕگە و مادەکانی پرۆژە یاساکەوە هەیە یاخود کێشەی دەرەوەی فایلی بودجێ؟ ئایا جێگیرکردنی پشتی هەرێمی کوردستان لەو پرۆژە یاسایە لەو بودجێدا هۆکارە بۆ پەسەند نەکردنی تا ئێستا یاخود پەیوەندی بە بەهای دۆلارەوە هەیە یاخود پەیوەندی بەو نەعەدالەتی و نایەکسانیەوە هەیە کە هەندێک لە پارێزگاکان خۆیان بەستەم لێکراوەزان لە بودجەکەدا یاخود هیچ یەک لەم هۆکارانی و هۆکاری دەرەوەی هەیە و ئەزیندای دەرەچی لە پشتە. دواکەوتنی پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 لێکەوتەکان و مەترسیەکانی لە ڕووی ئابووری و سیاسی و دارایی و کۆمەڵایەتی و کارگێری خزمەتگوزاریەوە چی دەبن ئەگەر حاڵەکە هەر ئاوها بمێنێتەوە؟ ئەو ڕێککەوتنە تازەی کە ئێستا باسەکرێت لە میدیاکانە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جێگیرکردنی پشتی هەرێمی کوردستانی ئەو بودجێدا ناوەڕۆکەکەی چۆنە و ئایا ئومێدێک هەیە لە نێو بودجەکەدا لە نێو پەرلەمانی عێراقا بەو شێوەیە بڕواکە جێگیرکراوە؟ پرسیارێکی زۆر گرنگتر ئەوەیە بۆچی چەند ڕۆژێکە لایەنە سەرەکیەکانی نێو پەرلەمان بەشێک لە لایەنە سەرەکیەکان داوای ئەوە دەکەن کە بەهای دیناری عێراقی بەرز بکرێتەوە بەرامبەر بە دۆلار نەک وەکەوەی ئێستا لە بودجەکەدا هاتۆ تقریبان کردوشیانە بە پێشمەرج بۆ دەنگدان بە بودجەکە. ئایا ئەمە لەبەر ینی بۆ بەرژەوەندی خەڵکی عێراقا؟ ئایا خواستی ئێرانە؟ ئایا مزایدەیە هەوڵدانە بۆ کارکردن بۆ پروپاگەندەی هەڵبژاردن؟ لەوانەش مەترسیدارتر ئەوەیە کە لەوەتەی ئەو بودجێ لە پەرلەمانە ناو بە ناو بەردەوام هەندێک گروپی میلیشیایی بە سەدان ئۆتۆمبیلی سەربازی و بە هەزاران چەکدار ئەڕژێن و شەقامەکانی بەغداگرن. ئایا ئەمە پەیوەندی بەم لەملانەی ئێرانەوە هەیە لەگەڵ ئەمریکا یا پەیوەندی بە ناوەڕۆکی ئەو بودجێەوە هەیە یاخود دیسان ئەویش ڕیکلامێکە بۆ نمایشی هێز و بۆ هەڵبژارنەکان؟ دوایین پرسیار ئەوەیە ئایا هیچ هیوایەک هەیە بەم نزیکانە ئەو بودجێ پەسەند بکرێت کە هەموو لایەک چاوەڕوانین هیوایەک هەیە ئەم دۆخی عێراق بگۆڕێ؟ ئێمە هەوڵە دەین لەم بەرنمەیە وەڵامی ئەم پرسیارانە بینەوە بە پێی ئەو کاتێک ئەگەر دەرفەتمان هەبێت. هەموو لایەکتان بەخێر بێن. دکتۆر چەند ئەڵلقەیەکش لەمە پێش هەر پرسییم بۆچی بودجەوا دواکەوە تا ئێستا هەر پەسەند نەکراوە؟ ئایا ئێستا کێشەی کوردستانە پشتی کوردستانە یاخود کێشەی تر دروست بووە؟ زۆر سپاس کاکبەرم. پێم وایە پێشترش باسی ئەو قسەمان کرد لێرەدا وتمان هیچ مبەڕری مالی لە بەردەمی یعنی بۆ ڕاگررتنی بودجە نەما پاشەوەی کە ئەو تعدیلاتانەی لیژنەی دارایی عراقی کردی بە کەمکردنەوەی خەرجیەکان و تۆزە زیادکردنی داهات و گۆڕینی نرخی نەوتیشی گۆڕی تا دوایە هەموو ئەوانە وای لێ هات کە بڵێن بودجێ عراقی تاڕادەیەکی ئەندازەیەکی معقول لە ڕووی داراییەوە معقول بێتن و ئەویان دەمانگو بەڵام لە نێوماڵی شیعە و لە هەندێک لەوانە پاڵەپەستۆی دەرەچی شەبێتن هەوڵێکێ بۆی عراق لە 2021 بودجێ نەبێت وەک لە 2020 کە نەیبوو لەبەر ئەوەی هەڵبژاردننی پێشوەخت هەیەمانگیدا ئەو بودجێ نەکەوێت دەست سەرۆکوەزیرانی ئێستای عێراق بەکاری بێنێتن چونکە لە بودجەدا ئەگە بودجە نەبێت یەک خاڵی زۆر گرنگ هەیە ئەوش ئەوەیە کە پرۆژەکان جێبەجێ ناکرێت هەم میلەت زەرەر دەکات و هەم حکومڕانیش زەرەر دەکات چونکە حکومڕانی بە چ دەبێتن کە خزمەتگوزاریت پێشکەش کرد و پرۆژەتە بوو خەڵک زیاتر لێ ڕازی دەبێتن. ئەوەی کە متعلقە بە بەشی کوردستان لە نێوان حەلقەی ئاخر جارم لەگەر ئەوڕۆدا 3 جار گۆڕا بەڵام لێرە تاکیدمان کردەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو جارەی زۆر جددیە و هەموو ئامادەکارێکی هەیە تەنها و تەنها لەسەر لەسەر حسابی قوارەی سیاسی هەرێمی کوردستان و مافە دەستوریەکانمان نەبێتن
لە ڕووی داراییەوە هەموو شتێک دەکات وە کردیشی بەفعل بە دلیلی چی هەفتێک پێش ئێستا ئەو اتفاقی کە کرا کە لیژنەی دارایی عێراق تەسووتیشی کرد بڕگەکان لە بەدەستمە لێرەنا ئەو شەوە کرا بۆ ڕۆژ پاشتەکە پشمان بوونەوە تێیدا بڕگەکان زۆری فەرق بوو لەگەر ئەو دقیقە لە حکومەت هات حکومەت کاتوێ لەبێتانە تەنها داوای دەکرد 250,000 قیمەتی 250,000 ئێستا گۆڕیان ئەنی ئەوە لەبەردەمە کورتەکەی ئەوە بووکە هەرێمی کوردستان 460,000 بەرمیل بەرهەم بێنێتن لەو 460,000 کولفەی دەرهێنان و گواستنەوە چوە گواستنەوە لە پێشترێ لەسەر نەفقاتی اتحاد دانرا بوو گواستنەوە و پشتی کۆمپانیاکان و ناوە خۆی خۆت و هەموو ئەوانەی لە حساب بکرێتن بە مەرجێک 250,000 بداتە سۆمۆ بە سعری سۆمۆ وە قیمەتی ئەوەکە ئێستا ئەوەشان دەستکاری کرد کۆمەڵێک فقراتیان دانا بڕگەی شتدا بوو کە ئێمە ئەو قەرزانی لە نێوان 2014 تا 2019 کە لەکە بوو لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەک بێت تەسوێ بکاتن ئەو بەرگیان لابەر تێکەڵاویان کرد لەگەڵ قەرزەکانی نێوان تەسوێ نێوان 2004 تا 2020 بەیەکەوە و مەرجە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دانا دەڵێت دەبێت تۆ پابەندی بە بەرگەکان یعنی ئەگەر بۆی دەرفەتێ بە دقیق بم لە ئیشەکاندا یعنی ئێستا دەتوان بە کوتی بیخوێنەوە کە بزانم چیە ئاخرشت کە لە لیژنەی دارایی پێرە شەو ساعت 7 بە ئامادەبوونی حەلبوسی دەنجە سەدرا ئەوەی مادە 11 چی لێ هاتەوە لە بەردەستمە ئاخر شتێکی کە دەنجە سەدرایە ئەو لە من دەپرسی چەند ڕازی من لە ڕووی دارایی لێ ڕازی نیم لە ڕووی داراییەوە پاڵەپەستویەکی ئێزگار زۆر لەسەر هەرێمی کوردستان دانرایە هەموو مەبەستەکەشانەوە بووە لە بیرمانە باسمان کرد ئەگەر پێیان بکرێت یەک دیارت نەدەنێت بەرەن ئەوەی ئێستا کە خەریکە ئەمە دەتوانم بڵم بە کورتی لە باشترین حالەت لەوانەیە مانگانە دەوروبەری 100 میلیارد دینار بۆ هەرێمی کوردستان لە بەغداوە بێت ئەوش ئەگەر بێت دەکرێت دواترێ بە ڕقم تاکید بکەین بەڵام ئەوەی کە هەبوو لۆی هیچ مبەرنێن وڵای پشتی هەرێمی کوردستان ڕێگرێت چکە هەندێکیانەوەیان کرد بوو هەنجەت کە ئێستا ئەوە نەما زۆر بە ڕوونەوە سێ ڕۆژە وازەحە پشتی هەرێمی کوردستان کێشە نەما کێشەکە نێو با بڵێن ناو ماڵی شیعە لەلایەک دوو هەندێک لەو مزایدە سیاسانە تاکید دەکەینەوە بەشێک لە سیاسەکان ئەسڵ نایانەوێت بودجە هەبێت بەشێکیان لەگە کۆی پرۆسی سیاسی عراقی و بوونی بەڕێز کازمینین و دەیانەوێت تەگەری بردروستکەن هەندێکیان استەخصاصاتی حەشدی شعبی کێشیان هەیە دەیانەوێت تەخصات حەشدی شعبی لەوەی کە زۆر زۆرەشان دەیان زیاترکەن هەموو ئەوانێکی کاتی خۆی گرێ بەستیان هەبوویان بە هۆکارێک بەجێنێشتیە ئەوانش هەموو بگەڕێنەوە هەندێکیان تەنها بە ئەوەیان کە مزایدەی دەڵێن سیاسیە و لەسەر حسابی قوتی خەڵکەکە دەڵێن نرخی دینار دابەزاندرا دەبێت بەرز بکرێتەوە یاخود بەواتایشکە کە دۆلار گران کرایە بێتەوە سعری خۆی کە ئەوە هیچ بنەمایەکی هەم ئیشی پەرلەمان نییە و دواتر دەتوانم سپاتیش بکەین کە هیچ بنەمایەکی داراییشی نیە ئێستاکە و ئەوە شەرتێکی تەعجیزیە هەموو ئەوانە وای کردیە ئێستا وەفدی هەرێمی کوردستان پێم وایە دەگەڕێنەوە یاخود گەڕاینەوە بۆی چاوەڕە دەکەن ئەوان چ بەڕێوە بگەڕێنەوە کاگاسۆ بۆچی ئەو پرسە تەواو دارایی و یاسایی و کارگەڕی خزمەت گوزاریە بۆتە پرسێکی سیاسی بودجە خۆی بەداخەوە ینی عێراق خۆی لە ئێستا توانم بڵێم وەکو فاکت عێراق دابەش بووە وەکو دەوڵەت ناتوانانی ئێستا عێراق ناوی لێبنەی دەوڵەتێکی دیموکرات و فیدراڵ و خاون سەروەری نیشتیمانی عێراق ئەتوانم بڵێم ئێستا دابەش بووە بۆ کۆمەڵێک هێز و بلۆکی گەورە گەورەی شیعی و سونی و بلۆکی ئابووری گەورە کە ئەم دابەش بوونە لە چەندمانی ڕابردووە بە تایبەتی لە گفتوگۆ و دیالۆگی هێز و لایەنە سیاسی عێراقی و کوردستانیەکان لەسەر پرۆژە یاسای بودجە و یا با بڵێن قانونی موازنەی 2021 بە تەواوی ئەو کێشە و پرسە دەرکەوت بە تایبەتی لە هەڵسەنگاندنی پرسی بودجە بۆ لەبەرەوە لە عێراقا ئەتوانم بڵێم ئێمە هەمیشە ئومێدێکی زۆرمان بەم عێراقا هەیە ئەم عێراقە ئێستا عێراقی سەردەمی دوای پرۆسی ئازادی نییە عێراقی سەردەمی جەی گارنەر و پۆڵ بریمەر و هەموو ئەو خەونە گەورانەی کە ئێمە هەمان بوو عێراقیی دیموکرات و فیدراڵ و پلۆڕالیزم و خاوەن سەروەری و ئازادی ئەم عێراقە نییە ئێستا هەموو هێزێک لە عێراقا ئەتوانێت بۆ نمونە خاوەنی میلیشای چەکدار بێ تەنانەت بۆ نمونە کێشەی هەرە سەرەکی لە تێنەپەڕاندنی قانونی موازنەی 2021 ماڵی شیعەیە
شیعە لەم ئەخیرانە هەمیشە لە دۆخێکی بەرگریە خۆیان گواستۆتەوە بۆ دۆخی هێرش بردن. هەمیشە مەسەنن عێراق وە وێنە ئەکەن کە عێراقێکی ناهۆمۆجینە کوردەکان نەیانەوێ ڕێکەوتن بکرێ کە هەمیشە کوردەکان بە تایبەتی تیمی ئێستای حکومڕانانی هەرێمی کوردستان لە عێراقە لەم ئەخیرانەدا زۆر بە شەفافانەتر لە جاران مامەڵەیان کردووە لەگەڵ کەیسی پرۆژە یاسا و ئەو مادەی کە بەڕێز دکتۆر ئاراس باسی کردمادەی 11 لە پرۆژە یاسای 2021. عێراق بە تایبەتی شیعەکان لەسەر مۆزوعی گرێبەستەکانی هێزەکانی حەشدی شیعی کە 30,000 سەربازی حەشدی شیعین ئەیانەوێت جێگەی بکەنەوە لە پرۆژە یاسای 2021. سونەکان بە جۆرێک لە جۆرەکان ئەیانەوێ مەفقودین و بێسەر و شوێن کراوانی سونەکان کە ئەوانەی 100,000 کەسن زیاتر لە 100,000 کەسە جێکە بکەنەوە لە پرۆژە یاسا. بەداخەوە ئێمە ئەو هێزانی کە ئۆپۆزیسیۆنن لە پەرلەمانی عێراقا چاودێرن بە سەربارودۆخی سیاسی هەم عێراق و هەم کوردستان تا ئێستا نەیانتوانیوە ئیش لەسەر ئەو چەمکە بکەن ئایا چیان کرد بەرامبەر بە کەسوکاری ئەنفال کراوان و چیماباران کراوان و گوندەوێران کراوەکان. بەداخەوە کەیسی پرۆژە یاسایی بودجە ئەمەندە بە سیاسی کراوە، ئەمەندە بە ئایدۆلۆژی کراوە، بەداخەوە ئێمە پرسە هەرە گەرمەکان کە پەیوەندی بە قوت و ژیانی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی هەرێمی کوردستانەوە هەیە نەمانتوانیوە لە پەرلەمانی عێراقا شرۆڤەی لەسەر بکەین. ئەمە بەشێکی پەیوەندی بەو کارکتەرانەوە هەیە، بەو مندوبانەوە هەیە کە لە بەغدا هەن. ئەمانە هەموو کێشەکانیان بە ئایدۆلۆژی کردووە، هەموو کێشەکانیان گەڕانەوەتەوە بۆ ئەوەی کە بە حیزبی بکرێت. لە بەداخەوە عەرەبەکان هەموو کۆکن لە دوجارە بە شیعەتەوە، بە سنەتەوە، بە حەشدی شەعبیەوە بە تایبەتی ئێمە ئەزانین یعنی حەشدی شیعەکان ئەگەر بیانەوێت سیناریۆیەک سەرخەن لە ڕێگەی هێزگەلی وەکو عەسایبی ئەهلی حەق هەفتەی پێشوو بینیمان بۆ نمونە سیناریۆکانی ڕەبعوڵڵاه کە کۆپیەکی بچووکراوی حیزبوڵڵای لوبنانن لە عێراقا چۆن بۆ نمونە کۆنتڕۆڵی شاریعەکانی بەغایان کرد، چۆن توانیان و بیرمان نەچێ ئەم هێزانە ئەیانەوێت لە عێراقا ئیرادەیەکی زۆری نەفەرزکەن لە پەرلەمانی عێراق کە ئەمە بۆ کوردەکان زۆر مەترسیدارە. ئەگەر کورد گوتار و دیسکۆرسێکی سیاسی نەبێت لە ئایندەی عێراقا، کورد بە چەمکی زۆرینە و کەمینە دۆڕاوە، تەنانەت بە چەمکی هەڵبژاردنیش لە ئایندەی عێراقا کورد ناتوانێت مامەڵە لەگەڵ ئەو عەقڵیەت و ئەو مێنتاڵێتیا بکە کە ئێستا عێراق بەڕێوە ئەبا. بۆیە من هەمیشە لە وتارەکانمە ئاماژە بەوە ئەکەم کە ئێستا سەردەمێکی زۆر تاریکە عێراق بەڕێوە ئەبرێ. جۆرێک لە فاشیزمێک لە عێراقا بەخەبەر بووەتەوە، بە ئاگا هاتووەتەوە ئەم فاشیزمە لە هەموو لەحزەیەکە ئەگەری ئەوە هەیە کورد بێبەشکە لە هەموو مافە سەرەتایەکانی وەکو مافی قسەکردن و مافی کەلتور و مافی زمان و مافی بۆ نمونە ئابووری و هەموو ئەو مافانەی کە ئێمە هەمانە بەسەر عێراقەوە. ئەوەی ئێستا ئێمە ئستحقاقاتی خۆمان ئەپشڕێنین لە بودجەی 2021 ئەمە یعنی خێری پەرلەمانتارانی شیعە و سونە نییە بۆ کورد. کورد دۆزگەریەکی هەیە لە عێراقا، ئەبێ بەو چەمکە مامەڵە لەگەڵ دۆزە ڕەواکەیە بکە لە عێراقا. تۆ ئەنفالت هەیە وەکو پێشتریش باسمان کرد، تۆ چیمیابارانت هەیە کەیست هەیە، تۆ لە عێراقا خاوەنی قەوارەیەکی کە قەوارەیەکی فیدراڵیە، بەڵام بەداخەوە هیچ هێزێک نییە لە عێراقا بڵێ بۆچی تا ئێسام قەوارەیە بەڕەسمی نەکراوە، بۆچی فیدرالیزەکردنی هەرێمی کوردستان لە عێراقا لە ڕووی دەستوریەوە لە ڕووی یاساییەوە بۆچی مەسەرەن نەکراوە بە شێوەیەکی فۆرماتیک مامەڵی پراکتیکیان نەکراوە لەبەرەوە ئەم مامەڵەکردنانی ئێمە شیعەکان ئەیانەوەیە کوردەکانیش وەکو خۆیان بەو مەنزورە ئایدۆلۆژی و مەزهەبیە مامەڵە بکەن لەگەڵ دام و دەستگا و موئەسەساتی دەوڵەتیە، بەڵام کورد ئەبێت دۆخی خۆی لە دۆخی بەرگریەوە هەمیشە ئێمە لە شۆڕش و بزافی ڕزگاری خوازی گەلی کوردووە فێرکراوین لە دۆخی بەرگریە بین، بەرگری لە ئاڵا، بەرگری لە دەوڵەت، بەرگری لە شوناس، بەرگری لە کوردبوون لە عێراقا. ئەمە کارەساتێکە کورد ئەبێ ئەم دیسکۆرسە بگۆڕێ، یعنی ئەم فۆرمە ئەگۆڕین لە دۆخی بەرگریەوە بۆ دۆخی مامەڵەکردنێک کە لە عێراقا ئێمە عێراق بەهی خۆمان بزانین، ئێمە خاوەنی عێراقین، وەک چۆن بۆ نمونە هەدەپەیەکان لە تورکیا خۆیان بە خاوەنی ئەستەمبوڵ بەڵێ ئێستا ئەو مەفهومی شەراکەت و ئەو جۆرە لە هاوبەشیکردن دکتۆر
نەک لە شێر پرسیارەیە بەڵکو مەفهومی شەراکەت و تەوافقی سیاسی لە عێراق کۆتایی هاتووە. دەستخۆش وڵی وەک تەواوکاری بۆ ئەوەی کە بەڕێزان فەرمویان ینی ئەوەی کە لە عێراقا گونجێ بە ئەزمموی لە دوای 2023 هەتاوەکو بە شێوەیەکی پلەبەندی لە ساڵی 2014 ئەگاتە ترۆپ ئەو کاتێک کە ویستی سەپاندنی جارێکی تر با بڵێن بە یەک ڕەنکردنی عێراق و چەسپاندنی حکمی زۆرینە و گەڕانەوە بۆ سنترالیزم و ئەوانە ئەگاتە ترۆپ و لە دەرەنجامەکە داعش سەرهەڵەدا بەڕاستی ئەبێتە قۆناغێکی یەکراکەرەوە. ئەوەی ئەمڕۆ لە عێراقا ئەگونجێ ینی شتێکی نامۆ نییە و شتێکیش نییە دەرەنجامێکی لۆجیکیە بۆ ئەوەی کە لە چەند ساڵی ڕابردووە ڕوویداوە. ینی با بڵێن ئەمانە دەرەنجامێکی کتوپڕی هەڵتۆقیوی زادەی یەک حەدەسی سیاسی نین بەڵکو بەرهەمی چەندین ساڵەی خراپی سیاستکردن و ئیدارەدانی ئەم وڵاتەن. ینی تۆ گەر بە شێوەیەکی لۆجیکی لە ڕووی یاسایی و دەستوری و تەماشای عێراق بکەی هیچ کات ناتوانانی پێی بوترێنە نەپێی بوترێ وڵات وەکو ئاستی دەوڵەتەکە بە شێوەیەکی گشتی نا ئەتوانی پێشی بڵێ دەسەڵات لە ڕووی ئەوەی کە تۆ بە لیڤڵێکی دیکە تەماشاکەی. بۆچی لەبەرەوە لە ئاستی هەر وڵاتێکا لە ڕووی دەستوریەوە ئەبێ سێ دەسەڵات هەبێ سێ دەسەڵاتی جیاواز بن و ئەم سێ دەسەڵاتانە پێکەوە کۆی پرۆسەی سیاسی لە وڵاتەیە تەواوەکەن و پرۆسەی سیاسیەکەش بە دیوە فراوانەکەیاواتە حزبە سیاسیەکان و ئەم ململانە سیاسی کە ئەکرێت لە ڕێ هەڵبژاردن و ئەوانەوە ئەمە بێتە داینەمۆی ئیدارەدان و بەردەوامیەتی ئەم سێ دەسەڵاتە. بەڵام بابین یەک شرۆڤی خێرا بۆ وەزعی ئەم سێ دەسەڵاتە بکەین لە عێراقا لەسەر ئاستی دامەزراوەی واتەمە بەستمە لەسەر ئاستی حکوومەت کە دەسەڵاتی جێبەجێکردنەوە و تەماشاکە لە دوای 2023 هەتاوەکو ئێستا عێراق بە ئەندازە ئێستا خاوەنی حکوومەتێکی لاواز و بێدەسەڵات و بێپەڕووباڵ نەبوو. تۆ بەس بێنەرە بەرچاوت لەگەڵ دروستبوونی یەکەم حکوومەتی کاتی بە سەرکردایەتی ئەیاد عەلاوی کە دروست بۆ ئەو کاتە کە هێزی میلیشیای مەهدی قوتەبنەوە یەکسەر حکوومەتی عێراق بەو ئیمکانێتە کەمەی کە ئەو کات لە بەردەستیا بوو نەیهێش لەوە زیاتر پەل بەهاون و هەوڵی داوتی من و ئەتوانم هێزی دەوڵەت بەسەرم میلیشیایانە فەرزکەم و کردیش و قوبوڵی نەکرد عێراق بە ئەندازەی ئێستا مەسەلەن تەحەدای دەوڵەت بکرێ بە ڕۆژی ڕووناک. و لە ڕووی مەسەلەن لە ڕووی پەرلەمانەوە تۆ تەماشاکە لە هیچ پەرلەمانێکی دنیا ئێوە بینی وتانە دانیشتەکانی پەرلەمان لە دوای 12 شەو یەکی شەو هەتاوەکو 34 بەیانی بخایەنێ. ینی ئەوەندە دامەزراوەیەکی مکەهرەب و ئەوەندە دامەزراوەیەکی پڕ لە تەنگەژە و تەنگ و چەڵەمە و ململانەی ئاڵۆزی جیاوازی بۆ پاکتاوکردن مەزهەبگەری و نەتەوەی و هەموو جۆرێکی تایە پەرلەمانەکە سەرباری ئەوەی کە ئێستا عێراقی تووشی دیکتاتۆرێتێکی جیاواز مۆمەدلێکی جیاواز کە من چەند جارێک باسم کردووە دیکتاتۆرێتی پەرلەمانیە بەڵام خودی پەرلەمانەکەش کە دێتە سەرەوەی کە ئەدای خۆی بکە یەک نمونەی دنیا نییە کە دامەزراوەیەکی ئاسایی لە دوای نیوەشەوە ئیش و کارەکانی خۆی بکەوە لە دوای نیوەشەویشەوە دیسانەوە ناتوانێت بگاتە ئەوەی کە ئیش و کارەکانی خۆی بکات. لەسەر ئاستی دەسەڵاتی دادوەری کە دەسەڵاتی سێەمە ئێمە بینیمانیانی هەتاوەکو هەفتەی ڕابردوو عێراق خاوەنی باڵاترین دەسەڵاتی دادوەری نەبووە بە ئیرادەیەکی سیاسی دەسەڵاتی دادوەری لە عێراقا لە پەلوپۆ خراببووە هەتا ئێستاشی لەگەڵا بێ نەتوانراوە بکاتەوە ئاستی خۆی. لە ڕووی پرۆسە سیاسیەکەشەوە بینین کە فاکتەرێکی سەرەکی لەوەی کە عێراقی بە ئەمڕۆ گەیاندووە پەرتبوونی هێزە عێراقیەکانە بەبێ جیاوازی. یانی ئەگەر لە دوای ساڵی 2023ەوە بە شێوەیەکی گشتی جۆرێک لە یەکگرتووی خیتابی شیعی لە عێراقا بەدیکرابێ و جۆرێک لە یەکگرتووی خیتابی کوردستانیانە لە عێراقا بەدیکرابێ ئەم دوو خیتابە یەکگرتووە توانیویانە ساڵانێکی باش لانیکەم دەیەک بتوانن پێکەوە هەڵ بکەن و زۆر شتی باش لەو ماوەی ئەو 10 ساڵەیە کرا هێزە سونیەکانە ئەو پەتای پەرتیەی کە ئەوان لە دوای 2023ەوە تێی کەوتن ئەو هەڵا خوێندنەوەی کە بە واقعی دوای 2023 هەیان بووە ئێستش بەردەوامە چاک نەبووتەوە. بەڵام ئێستا حاڵی حاضر ئەوەیە کە پرۆسەی بڕیاردان لەسەر هەموو ئاستەکان چ لەسەر ئاستی ماڵی شیعە بێ چ لەسەر ئاستی ماڵی کوردستانی بێت چ لەسەر ئاستی سونەکان بێ ئاسان نییە بۆ هیچ کامێکە. یعنی تۆ لە عێراقا ئێستا نە حکومڕان بێ ئاسانە نە ئۆپۆزیسیۆن بێ ئاسانە نە بتەوێ هێزێکی میانگیر و میانڕە و ئەوانە بێ ئاسانە. لە ڕەوشێکی ئاواهەیە بێگومان پرسەکە ئەگەر پرسی یاسای محکەمەی ئیتیحادی بێ ئێمە بینیمان کە هەوڵدرا لە ڕێگەیەوە چ ئەجندایەکی مەترسیداری سیاسی بەوەی کە دروستکردنی ویلایەتی فەقیه بێ لێوەی
سوودی لێوەرگری ئەوە تا ئێستا پرۆژه یاسای بوجە کە ئەرکێکی سادە و ساکاری هەر دەوڵەتێکە لە دنیاە ئەبینی کە کراوەتە قوربانی تەصفیەکردنی چەندین ململانەی سیاسی بۆیە لە ڕەوشێکی وەکو ئیستەیە قەناعەتی من وایە کە ڕەوشی عێراق گەشتووەتە خاڵی نەگەڕانەوە بە پێشخۆی یعنی ئەوەی کە ئێستا ئەیبینین زۆر باشترە لەوەی کە لەمە دواتێ دەست خۆش دکتۆر من هەر باسی وەکو ئەوەی ینی ئەوە بەڕێستان باستان کرد لە بابەتی بە سیاسیکردنی پرسی بودجە ئەنی بودجە هەموو ئەزانی کە بودجە پرسێکی تەواو ئابوووریە داراییە کارژێڕیە خزمەتگوزاریە پەیوەندی بە حکومڕانی ڕەشیدی ئابوووریانەی وڵاتەوە پێداویستیەکە پێداویستە خزمەتگوزاری و کارتەکانی تری ینی ئابوووریەکان کارتەکانی تری ئابووری داڕێژرێت وامە بودجەیە کە لە لای حکوومەتەوە تاگاتە پەرلەمان پێش ئەوە چەندی قۆناغە بڕێ و خەڵکانی پسپۆڕ و شارەزای بواری ئابووری و دارایی و کارگێڕی و یاسایی ئەمانە تایە بەشدارن لە فەرمانگەیەکی بچووکە تا ئەگاتە سەرۆکایەتی حکوومەت و دواییش ئەگاتە لای پەرلەمان کۆمەڵی ڕێوکار و ڕێوشوێن هەیە بەڵام ئەوەی کە ئێستا لە عێراقە گوزەرێ لە ناو ڕێکارانە لە هیچ دەوڵەتێکان نەبووە ڕاستی ئەمە من بەش بە حاڵی خۆم یەکەمین جارە ببیستم بخوێنەوە ببینم بۆ نمونە حکوومەتێک بودجەیەکی ئامادە کردووە پێشکەشی پەرلەمانی کردووە باشە و لای لیژنەی دارایی بۆ تێبینی و سەرنجەکانی خۆیان نووسی و هەندێک گۆڕانکاری کراوە دانوستان کراوە لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ پارێزگاکان و هەموو ئەمانە کراوە بەڵام بە سەدان دانیشتنی کردووە لیژنەی دارایی بەڵام من قەت نەبیستووە لە وڵاتێک هێزێکی میلیشیایی نایاسایی بێتە سەر شەقامەکان ئاوا بەند و بەڕگەکانی بودجە دیاریکە بڵێ ئەگەر ئەمە لە ناو بودجەیە نەبێ وڵات کاولەکەم یاخن هەر ئەو بودجێ ئەسڵەن بەڕێ ناکەم من قەت نەبیستووە لە وڵاتێکە حکوومەتی ناوەند یا فیدرالی وڵاتی فیدرالی ئەڵێم لەگەڵ هەرێمێکی فیدرالی یا چەند هەرێمێکی فیدرالی لەسەر پشکە کە ڕێکەوت بن هەموو دانوستانە شتێک تەواو بێ میلیشیا بێت بڵێ نابێ ئەو ڕێکەوتنە ناو ئەو بودجەیە جێبگیر بێت قەت نەمبیستووە دەوڵەتێک لە جیهانە بودجەی خۆی بنووسێ بودجەی خۆی بنووسێ دەوڵەتی خارجی لە ڕێی هێزەکانی خۆی و دەوڵەتێکی تر دراوسێ بێ یا هەر شتێکی تر بێ کە ئێستامە دەستی ئێران بە ئاشکرابین لە ناو داڕشتنی بودجەیە ئەوەی دکتۆر وتی لە حەڵقەی ڕابردوو تا ئێستا سێ گۆڕانکاری هەمووی خواستی هێز عێراقیەکان نییە هێزی دەرەوەی عێراقا ئەمانە هەمووی یەکەم جارە لە ناو پرۆسەی ینی با بڵێن پەسەندکردنی یا تاوتوکردنی بودجەیە لە عێراقڕۆ و شتی لایانی تری نییە مەسەن لە هیچ وڵاتێک ڕووی نەیەوە تۆ ڕاوێژ بانکی ناوەندی بانکی نێودەوڵەتی بکەیت بانکی ناوەندی وەزارەتی دارایی و حکوومەتەکە پێکەوە ڕێکەون هەماهنگ بن ڕازی بن لەسەر ئەوەی دەستکاریەکی بەهای دراوی وڵاتەکە بکەن ئێستا میلیشیا و حیزبی بچووک و گەورە هەمووی ئەڵێ نابێت دەستکاری هۆکارەکەجەتە لێدان لە هەندێک بەرژۆن لێدانی ئەوانەیە ئەجا هەموو ئەوانە ئەو قسەی ئاسۆم بیرکەوتەوە کە تۆ لە ناو ئەو وڵاتێکە بەرەو میلیشیا سالاریە ڕوا ئەسڵەن ئێمە خەممان بووکە بەرەو مەزهەب سالاری بڕوا ئێستا بەرەو میلیشیا سالاریە ڕواوەی دکتۆر سۆران جوانە هەمیشە ئەمڕۆت لە دوێنێت خراپترە سبەی لەم ڕۆت خراپترە لە عێراقا بۆیە من سەیرم لێ هەندێک پەرلەمانتاری کوردی خۆمان بەداخەوە ئێستا پێیان نەخۆش ئەو ڕێکەوتنەش بکرێت کە هەندێک لە زەرەر ئێمەشە بەڵام ئەوان پێیان خۆشە لەمە خراپتر ئاشکرا بوترێ هاوپەیمانەتی هیوا کاکە تەبلیغاتەکە بۆ ئەوی لە ئایندا لیستێک و قائیمەیەکی انتخابیە بێ کاکە ئەمە ینی پڕۆپاگەندەیە بۆ وەکو قەوارە و لیستەکانی شیعە و سونە ئەوانی شەڕی پرۆکسیەکەن ینی بەڵام گرنگە کاگاسۆ گرنگە بپرسین باشە خەڵکی کوردستان هەرێمی کوردستان وەکو کیان وەکو قەوارە لە ناو عێراقا چ سوودێک لەوا بینێ هەموو کەیس و بۆری و نەوت و بیر و هەموو شتەکانی تەسلیم بە وڵاتی بە میلیشیاکان بکە بە ڕەبع عەڵڵا بکە بۆچی دکتۆر زیاتر وردبیتەوە لەو ڕێککەوتنی نێوان هەرێم و وەڵڵا جا لەسەر حکومەتی عێراق ئیدارەتدان و تەسلیمکردن بۆ ئەوجارەی هەرێمی کوردستان زۆر بە هەم بێونەتی هەم بە پشت با بڵێن باوەڕ بەخۆبوون بە حکوومەتی عێراقی گوت باش دەتانوێت بەیەکەوە نەفتەکە بفرۆشین زین تا چەندەکۆ فەرمون نەفتەکە حەز دەکەین با لە ڕێگەین گۆ بفرۆشێ لە ڕێگەی سۆمە بفرۆشێ بەڵام ئەمە عایقێکمان لە پێشە هەندێک بڕەپارە و شت هەیە لە هەندێک کۆمپانیا پێشوەخت وەرگیرایە فەرمون لەگەڵمان بەشدار بن کو عیلاجێک دەکەن لە حەڵقەکەی پێشتە باسم کرد یەک لە تەرحەکان ئەوە بووتوان هیچمان یانە ئەگەر دەتانێت بەشدار بن بەژێری دەستور
با بێکەوە بفرۆشن فەرم لەوەی لە بەرژەوەندی هەردووکمان دەیانگوت ئیلا دەبێت سۆمە بفرۆشتن بۆ خۆیان لەو تەنگ ناکاکە ئەو شێوازە ئێستا هەیە ئێمە تاوەکو یاسای نەوت و گاز دەردەچێتن ئەو بابەتە ئاڵۆ زەوشائیکە هەر بە خۆتان بیفرۆشن و ئیدارەی بکەن بەڵام کە دەڵێن ئەوەن دەوام دەرێ من دەبێت چەند حقایقەتێک بڵم کە دەڵێم ئەمە هەموو سەعدادێک نیشاندرێت لە کوردستان ئەو جارەی بەو پەڕی بێباچوونیەت پاچی و ئامادەبوون بۆی نەڕن وەڵا هەنجەتەکە هەم بۆ دەمکوتکردنی ئەو نەوع خەڵکانێک کە بەداخۆ لە کوردستان و بەڵام بووینە بووق و با بڵێن بە پیتی نارەکانی کوردستان و دژمنانی کوردستان لێ دەدەن ئەوانش چیان نەمێنێتن و خەڵکی خۆشم گاتەوە قەناعەتکە کە ئەوەی لە کوردستان هەیە هەر ئەوەندە بووە چۆن خەڵکێکە ڕقمی سەیری باز دەکرد بۆ ئەگە سەیری اتفاقیە نوێیەکەی کە تازە لەسەری دەڵێت چێ لە مادەی 11 لە بەندی یەکەم دەڵێت تەسوێ هەموو ئەو حساباتی نێوان 2004 تا 2020 بێکۆ دەکرێتن واتە 2004 تا 2019 کە لە پێشترێ وەک بەرگەیەک دانرا و قەرزەکان بەناوشکە تەسوێ بکرێت ئەو لادرا ئەوەش طبعا لێرەدا من لە ڕووی داراییەوە زەرەر دەکەین چونکە بێکەوە بەستنەوەیان دوشتی جیاوازن من تاکید دەکەمەوە لە هەنجەتەکانی حکوومەتی عراقی ئەوە بوو کە ناکرێت دووجار تەسوێ مالی بکرێت بەڵام ئوسوسی خلافی نێوانمە لە تەسویاتی مالی 2003 یان 2004 تا 2003 شتێکە 2004 تا 2020 چکەیە 2004 تا 2020 ئێستا پارە نەداینێ هەر شتێک بۆ ڕەوان نەکردن ئەوی کە شتێک چکەیە بەهەرحاڵ ئەوەش ڕازی بوونە لە بەندی دووەم ئەلف دەڵێت چ بداین بەندی دووەمی کردە 5 بەڵگە ئێستاکە لە مادەی 11 یەکەم جار دەڵێت حکوومەتی هەرێمی کوردستان پابەند دەبێت کە بەلایەنی کەم لە حەقلەکانی خۆی ڕۆژانە 460,000 بەرمیل بەرهەم بێنێتن لەو بەرهەمەی پاش ئەوەی کە دەستحەقی کۆمپانیاکان و کرێی دەرهێنان کرێی گواستنەوە و بەرهەمی ناوەخۆی خۆی هەموو ئەوانەی بەجێرەی هەندێک ینی حسابات شتێ دادەندرێتن هەمووی دەردێتن دەبێت بەلایەنی کەم 250,000 بەرمیل بە سعری سۆمۆ قیمەت بە سعری سۆمۆ بدات واتە چ هەمومان دەزانین سعری سۆمۆ لە سعری نەوتی فرۆشتنی کوردستان زیاترا ئەگەر بە ئیتفاقش بێتن واتە بە فعلی لەوانەیە هەرێمی کوردستان نزیکەی قیمەتی 300,000 بەرمیلی خۆی بداتە سۆمۆی نەک 250,000 بەڵام ئەوەیە لە بڕگەی بە دەڵێت چ بڕگەی ئەلف بە هەماهەنگی لە نێوان وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان و وەزارەتی نەوتی اتحادی دەکرێت واتە لەوەی قایمەکان دیار بێتن ئەو پەڕی شەفافێت بێتن بڕگەی سێم لە جیم پێ دەڵێتن دەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان پابەند دەبێت هەم ئیراداتی غەیرە نەفتیش تەسلیم بە بەغدا بکاتن لێرە داهاتە نانەوتەکان زۆر تاکید بەسەیە خاڵکرد لەگە برادرانی خۆشمان هەر چۆنێک بێتن دەستەواژەی با بڵێ ئیرادا نانەوتی اتحادیەکان زیادکەین بەکوێرە یاسای ڕازی نەبووشتێکمان نووسی ئادەڵێن بەجێرەی یاسای دارایی اتحادی و ئۆڕێدی حاصل تەحسیلە بەڵام من دەزانم لە ڕووی دارایی کە تو کەلیمەیەک لەوێ زیاد دەکەی مانایچێت لەبەر چێ ماوەک پێش ئێستا وەزارەتی مالی عراقی اجتهادێکی کرد بوو ئیراداتی اتحادی چییە لەبەرەوەی مادەی 106 دەستوری عراق و هەیئەی ئیراداتی اتحادی عراقی قانونەکەی پێ دەرکرا بەڵام هەیئەتەکە نییە ئەگە هەیئەتەکە هەبێت دەبێت مشارەکە متەوازن بێتن هەرێمەکان دەبێت یانەگەر 4 کەس بن دەبێت دوو لە هەتا هەرێم دەبێت دوو لە هەرێمی کوردستان دوو لە بەغدا بێتن کە ئەوە قەت قبوڵیان نییە بیکەن وەک ئەوەی چۆن ئەنجومەنی فیدرالیش نییە ئەوە ژوان دروست ناکەن لەوێ دەبێت بڕیار بدرێت خەرچی مختص و پسپۆر و بە ئوسوس بێکەکان ئێرادات اتحادی نەگوەکەی خۆی چی گوتیە لەوێ دەڵێت ئەن لەو نووسراوەی ئەمە ترسەکەم لەوێ هەیە نەبادە لەو یاسایشدا بدەن دەڵێت جگە لە ڕسومی گومرجی 150 ڕسومی گومرجی کە ئەو اتحادیە هەر جۆرە زەریبە و ڕسوماتێککە لە مەنافەتی حدودی جۆر بژێ هەموو اتحادیە زائیدەن هەموو جۆرە باج و زەریبە و ڕسومێکی لۆکەڵیش هەمووش ئەو بە اتحادی حساب دەکەین کە ئەوە تەمامەن لە گەبنەمادارایەکە نەدەگونجێ و نەهاشە وتۆن کاکە بە ئەوە دابن دەستەواژە هەبێت دڵن نامادەم یاسایەکەیە دایانەنا هەر قبول کرایە ئەو جەدێتە خاڵی دال دەرێت چی دەرێ ئەو ئەوانەی کە مستحقاتی کە لەسەر حکوومەت هەرێمی کوردستان بۆ TBI ئەو مستحقاتانە جارێتی کەش باسم کرد بە جێرەی معلوماتمان 3.8 تریلیۆن بوو ئێستا کردیانە 5.7 تریلیۆن فەوائیدیان حساب کردیان هەموو حساب 5.7 تریلیۆن بە 7 ساڵ بدرێتەوە واتە دابە 64 مانجیکەین مانگانە نزیکەی 68 ملیار 67.8 ملیار دینار دەکات واتە بە کورتتر بڵم واتە تو چەندی وەربگری مانگانە 7 ملیاری لێ دەدێنم
ئەو جا مادەی چ لە دەرە نیوە زیاتری ئەوەی کە وەریەگرین ئەوێ TBI زۆر ئەو دەکەن آخر خەڵ دەرێ هەموو پاش ئەوکەین حکوومەتی اتحادی قات پارەدەنێری پاشەوەی کە هەرێمی کوردستان بڕگەی ئەلف و با و جیم و دالی هەموو جێبەجێ کرد ئەو جە دواترێ هاتە سەر ئەوەشکەمە ئاعدادی مۆزەفینمان دێشتوان دێ ئەوە چێشەمانەوە قەزم لێرە چییە؟ کە دەڵێن دواترش لەلایەشکە چی بێگوتینە بەرهەمجار دەڵێت ئەمن حسەی هەرێمی کوردستان ئەوەی کە بۆم دانای کە ئێستا کە دەگوتە 13.1 ملیارە بە هەموو تریلیۆن دینارە لە ساڵێکە و بە هەموو شتێک کۆکان دەخەڵک پاشۆکی هێنانە خوارەستە 12.1 واتە دەگوتێ ماگانە نزیکەی تریلیۆنێک دینار ئەوە ئینفاقی عامە ئینفاقی فعلی دوای دەڵێ ئینفاقی فعلی بێتن لەوێش دانەوەکانی من لەوانەیە 100 ملیارێکە لێ بینتە خوارێ واتە 900 بۆ دەرتەوە 70 لێرە لێ وەرگرتەوە 830 ملیارە لۆ دەرتەوە لە ماگانە لەو 830 ملیارە ئەتوو ئەوەی کە ئێستا دەیدێ نیوەی داهاتە ناوتەکان گەبەسەوە ناوتەکان حساب بکرد لەگەر قیمەتی 250,000 بە سعری سۆمۆی خۆی لە نزیکەی 750 ملیار دینار دەدا ماگەنەواتە ئاها گوتم کەمتر لە 100 ملیار لەوانەیە بۆ بنەری لە باشترین حالەت ئەوەیە قسەکەم بەڵام یەک خەڵی باشمان هەیە وش ئەوەیە بۆ ئەوەی بە ڕۆژێک کەسێک مزایادە نەکاتن هەم بڵێ کوردستان ئامادە نەبوو هەم شەرعیەتێکی دووبارەبوونەوەی دەستوری بە فرۆشتنی نەوتی کوردستان بدرێت تەواوی کاک بەرەم دەست خۆش کاک دکتۆر ینی بە بڕای من هەموو خاڵەکانی مادەی 11 لە پرۆژە یاساکە دڵخوازی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستانە بەس مەرج نییە دڵخوازی حکوومەتی هەرێمی کوردستان بێت ینی بەڕاستی ئەمە بە دڵی حکوومەتی هەرێم نییە بەس ڕەنگە بە دڵی موچەخۆرانی هەرێمی کوردستان بێ جام ویستم لێەوە بچمە سەر ئەوەی کە ئایا ئەو داهاتە نانەوتیانەی یا ئەو داهاتە نەوتیانەی یا ئەو بیرە قاچاخ و پەراوێزیانی کە لە بەسڕە هەیە لە کەرکووک هەیە ئایا بۆچی پەرلەمانتارانی ئێمە ئەمە ناکەن بە کەیسێک ڕۆژانە 1 ملیۆن بەرمیل نەوت لە عێراق دیارنیە زیاتریش زیاتر لە ملیۆنێک زیاتر لە 1 ملیۆن هیچ پەرلەمانتارێکی کوردی و عەرەبی و سونی و شیعەتان بینیوە تا ئێسام کەیسە نەک لە پەرلەمانی عێراق کاکە لە دادگاکانی باڵای عێراق و دەرەوەی عێراقیشا بجوڵێنێ بەڵام ئێمە تا ئێستا لە هەرێمی کوردستانە هیچ هاوڵاتیەک نییە کاتێ ئەگەوترێ مستەفا کازمی بڵێ مستەفا هەڵێ بەڕێز مستەفا کازمی لە عێراقا ئاڵای عێراقە سووتێنرێ لە عێراقا تەوهین و سوکایەتی بە سەرەگۆزیر ئەکرێ بینیمان حەشدی شەعبی ڕەبعوڵای عێراقی چیان کرد بە ڕەسم و بە کاراکتەری بەڕێز مستەفا کازمی هەر باسییان لەوە کرد کە گوێبڕین کاکە ئەمە ئەو پەڕی تەشیر و سوکایەتیە بۆ هیچ دادگایەک نییە ئەمانە بانگێش کاتە دادگاکانی عێراق بڵێ کاکە تۆ لەسەر ئەمە پێویستە لێپێچینەوەی یاسایی لەسەر بکرێ لە عێراقا بە بڕای من هیچ موەسسەیە نییە بتوانێت ئێستا قەراراتی سیاسی و قەراراتی حاسم بات بڕیار لە عێراقا ستۆک بووە ناتوانانی بڕیار بی ئەوەی عێراق ئێستا میلیشیات بەڕێوە ئێوە بەڕاستی ئەمە مەترسیدارە ئێمە دوو هێزمان هەیە لە هەرێمی کوردستانە هێزەکانی هەفتا و هێزەکانی هەشتا چەندین ساڵە داوای یەگرتنەوەی ئەم دوو هێزە ئەەکەین هیچ کاتێک بۆ نمونە جورئەتی ئەوە ناکەین ئێمە بە یاساکانی بۆ نمونە پێدانی موچە و دەرماڵەی پێشمەرگە و زیندانیان سیاسی لە پرۆژە یاسایی حکوومەتی عێراقی 2020 جێکەینەوە بەڵام من ئەوە باسکەم ئێمە ئەم هەموو ئومێد و خەونە جوانەی کە هەمانە بۆ عێراق و بۆ عێراقیەکان لە چیەوە سەرچاوی گرتووە بۆ هەمیشە بە چاوێکی ڕەش و کە ئابە سەیری هەرێمی کوردستانەکەین واستەکەین بەیانی نادوو بەیانی حکوومەتی هەرێمی کوردستان کۆتایی دێ کە واقعەکەش عەکسە واقعەکەش بە دڵنیاییەوە عەکسە ئەو خەونە چییە هەمیشە هەوڵەیە ستاتۆی هەرێمی کوردستان کۆتایی پێبێنێت و عێراق لەسەر ئاستی هەرێمەکان مامەڵ لەگەڵ هەرێمی کوردستانە بکە بۆ نمونە و فیدراڵیەتە نەمێنێ بەڕاستی ئەمانە هەموو ئەم فۆرمی ئیشکردنە سیاسەتکردن لە عێراقا فۆرمی سیاستکردن لە عێراقا ئەبێ لە داهاتوە بگۆڕێت ئەبێ لە داهاتوە حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەرانی ئێمە لە پەرلەمانی عێراقا ڕۆژە یاسای زۆر استراتیجی بەرچاوڕوون کە ئیش لەسەر ناسیۆنالیزمی نەتەوە و زمان و فەرهەنگی ئێمە بکە لە پەرلەمانی عێراقا تەنها ئێمە تەرکیزمان لەسەر ئەو نقطەیە نەبێ کە نقطەی موچە و دەرماڵامە لە کاتێکا کە زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان ڕاستە بەڵام ئێمە کێشەی گەورەترمان هەیە پێویستە ئەو پەرلەمانتارانەی کە لە بەغدان مەسئولانەتر لە جاران
مامەڵە لەگەڵ هەموو ئەو کەیسانە بکەن کە بەداخەوە ئەوانش دووچاری جۆرێک لە دوالیزم و ئشکالیەتی دووفاقی بوون لە نێوان بەغدا و هەولێر و سلێمانی ئەبێ ئەمانە هەموو یەکلایی بکرێتەوە. ئەزانی ینی ئەوەی کە ئێستا ئەوترێەوە لە ناوەندە توێژینەوەکانی دنیاشە پێشببینی لەسەرەکرێت دوو ئەگەرە عێراق ئێستا لە بەردەم دوو ئەگەرە یان ئەوەیە ئەو نمایشە سەربازیانەی کە میلیشیاکانێکن سەرە کێشێ بۆ کۆدەتایەکی سەربازی و عێراق جارێکی ترە گەڕێتەوە ئەو زنجیرە کۆدەتایی کە لە مێژووە پێی ناسراوە ینی شەوەیە کە جارێکی ترە گەڕێنەوە بۆ شەڕی ناوخۆیی و لە بەرامبەر ئاگەر بێت و حکوومەتی عێراقی بێوێت بەڕاستی هەر سنوورێک بۆ دەسەڵاتی میلیشیاکان دابنرە لە ئەنجاما پێکدادانی سەربازی ڕۆدا ینی هەر ئەوەی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو بینیمان دوای نمایشەکەی ڕەبعوڵڵا ئەوانە و بڵاو پێکردنی هێزی دژە تیرۆری عێراقی بۆ ڕێگەکردن لە چالاکیەکانی و میلیشیانە ئەمە سیمایەکی ئەو ئەگەرانە زەقەکەنەوە جەکەواتە تۆ لە ڕەوشێکی ئاوا هەیە ئەمەکلابەکە ڕووی نابێت بەڵێ ئەگەر ڕوونەدا ئێمە کەواتە من قەناعەتی من وایە لە بەردەم ئەم دوو ئەگەرایە و ئەگەری سێمی نییە چکە ئەم وەزعە ناکرێ درێژە بکێشێ ینی سەرەڵدانی داعش لە ساڵی 2014 وەزعی عێراق زۆر لە ئێستا باشتر بوو کەچی سەرەڵدانی گروپێکی لەو شێوەی لێکەوتەوە و هەر ئەمڕۆ کۆبوونەوەیەکی تایبەتی هاوپەیمانی نێودەوڵەتی تایبەت بە داعش لە عێراقا بەڕێواچێ دەربارەی هەڵسەنگاندنی مەترسیەکانی داعش و سەرهەڵدانەوەیان لە عێراقا ینی هەموو ئەم شتانە بەلایەک وەلایەکی تری ئەم دابەشبوونە سیاسی کە ئێستا بە ناوی هەڵبژاردنەوە تیا دروست بووە ینی ئەو هەڵبژاردنەی کە بەڕێزە دەزانێ من لە کاتی خۆیان کە ڕاگەیەنرا گویا لە حوزەیران ناکرێ وتمان ناکرێ وەلەکە لە حوزەیرانە گۆڕاوە بۆ ئۆکتۆبەر ئێستا شەڵی ناکرێت نەکەرەوە من دڵنیام هەڵبژاردننی ئاسایی لە نیسانی ساڵی 2022 شان ناکرێت لەبەرەوەکە هیچ وەختێک عێراق و ئەو ئەجێندایانەی دەرەوەی عێراق کە سوود لە ئەم وەزعەوەرەگرن لەم زەمینە باشتریان بۆ ناسازێ بەوەی کە بتوانن ئەجێنداکانی خۆیان و ئەوە پرۆسەی بە لوبنانکردنی عێراق لێرەشاد دووبارە بکەنەوە ینی لە ئێستا دوو لەمپەری زۆر سەرەکی هەن لە بەردەم پرۆسی سیاسی عێراقا یەکەمیان حکوومەتی عێراقیە کە ئێستا هەندێک لایەنی سیاسی بۆی یەکلا بۆتەوە کە ئێمە لە ساڵی 2020 و کاکتۆراراس فەرمووی بوجەمان نەبوو باش نییە کە بوجە نەبێ خۆم پارەی کە لە بوجەیە بڕیاری لێ ئەدرێت کە خزمەتگوزاری پێشکەش بکرێ خۆم پارە هەر هەیە ئەم داهاتە هەر هەیە بەڵام کە نییە خۆ پاشەکەوت ناکرێ خۆ ناخرێتە بانکی نیشتیمانی فیدراڵی و هەڵبگیرێت و ئەوانە سوودی لێوەربگیرێ ئەمە بە ڕێگەی ئەملا ئەولا بەشێکیەچێ بەڵێ کەواتە سوودی لێوەرەگرن و مستەفا کاظمی خۆی ئێستا بۆتە لەمپەرێکی گەورە لە بەردەم جێبەجێکردنی یەکجارەکی و ئەجێندا دەرەکیانەی کە هەن مستەفا کاظمی کەسێکە کە زیاتر ڕووی لە ڕۆژاوایە و بە تێڕوانینێکی ناسیۆنالیزمی عەرەبی بیرەکاتەوە کە زیاتر ڕووی خۆی بەرەو کەندا و چەرخاندووە تۆ بزانە ئەو ڕۆژەی کە نمایی شەکرا بڕیار بوو سەرۆکۆزیرانەکانی ئوردن و مستر سەردانی عێراق بکەن و ئەو جەبهە هەرێمی عەرەبی کە هەیە بەڕاستی لە بەرامبەر ئێرانە بکرێ زیندوو بکرێتەوە ئەم تەرحەی کە تازە کراوە بە ناوی ئەوەی کە تۆ نرخی دۆلار پرسەکە زۆر سەیرە ینی تۆ مامەڵەیەکی هاوکێشەیەکی تەواو داراییە ئەمە کە تۆ کاتێک نرخی دراوێک بەرامبەر بە دراوێک بەرزەکەیتەوە نزمەکەیتەوەمانە ئەمە هاوکێشە دارایەکان حکمی پێوەکەن بەڵام ئەوانەڵێن لەبەر ئەوە دراوی ئەمریکی دراوی هێزی احتیلالە ئێمە قوبوڵمان نییە بەرامبەر هێزی دراوی عێراقی مامەڵی پێوە بکرێت تۆ تەماشاکە هاوکاتە لەگەڵ چییە ئەمە زەخکردنەوەی ئەمە وەکردنی بە لەمپەری سەرەکی ئێستا هەموو شتەکانی تر کراونەتە مەتاڵیبی سانەوی لەسەر پشتی کوردستان بێ لەسەر مەسلەی جێکردنەوەی عەقد و گرێبەستەکان و بودجەی حەجی شعبی بێ هەموو ئەمانە کراونەتە مەسائلی سانەوی مەسائلی سەرەکی پرسی هەرە سەرەکی کە ئێستا کراوەتە لەمپەر لە بەردەم بودجەیە ئەوەیە کە دراوی احتیلال نابێ لە بەرامبەر دراوی عێراقیین بکرێ بۆچی لەبەرەوە کە ئیدارەی بایدن ڕایگەیاندووە کە ئێمە لە نیسانەوە دەست بە گفتوگۆی استراتیژی لەگەڵ عێراقاکەینەوە و ئەو کاتە ئێمە جارێکی تر بەرەو ئەوە ڕۆینەوە کە پێگەی عێراق لە کەنداوە بەهێزکەینەوە بەرەو بیئە عەرەبیەکەی زیاتر بگەڕێتەوە کۆی لە ئێران دووری خەنەوە هەموو ئەمانە لە ژینگەیەکی ئاواهەیە تۆ ناتوانانی ئومێدێکی لەسەر هەڵچنی ئەو سیاسەتی ئەمری واقعی ئەو سیاسەتی ڕۆژ بە ڕۆژ و کات بەڕێکردنەی کە ئێستا لە عێراقا هەیە
ئەوەی بەلای منەوە گرنگە ئەوەیە کە ئێستا حکوومەت هێرێمی کوردستانیش و خەڵکی کوردستانیش دەست و پەنجەی لەگەڵا نەرم کردووە کە ئەمە باشە. عێراق ئێستا لەسەر سیاسەتی ئەمڕۆ تاسبینێ بەڕێواچێ هیچ پرسێکی استراتیژی نییە و هیچ پلانێکی استراتیژیشی بۆ ئایندە نیە. ئەزانی ئەو ڕووداوانەی کە لەم ناوچەیە ڕۆیان بە تایبەتی ئەوەی کە پەیوەندە بە ململانەی ئێران و ئەمریکا لە عێراق، ئەو ڕووداوانە پێمان ئەڵێن کە ینی بودجە هێشتا لەمپەری زۆر گەورەی لە بەردەمە، ئەگەری زۆر هەیە پەسەند نەکرێ جارێ بەم نزیکان، ئەگەری لە دوای ئەگەر پەسەندیش کرا دیسان ئەگەری ئەوەیە وەک ئەوەی کە ئەخوازرێ جێبەجێ نەکرێت بە تایبەتی پەیوەند بە هەرێمی کوردستان و پەیوەند بە هەندێ بابەتی علاقی بە حەشدی شعبی و ئەمانەوە هەیە. ئەزانی ئەوەی کە دکتۆر بەبیری خستینەوە بابەتی گفتوگوی استراتیژی نێوان ئەمریکا و عێراق، تا مەرجی سەرەکی لە دوو گەڕی ترمان بین و گەڕێکیان بە پرنس کۆنفرانسێکی ڤیدیۆیی بوو، بابنە کۆبوونەوەیکی ڤیدیۆیی بوو، گفتوگویەکی ڤیدیۆیی بوو بە ئۆنلاین کرا. گەڕی دووەمیانەوە مستەفا کازمی چوە ئەمریکا. تەمان ئەمریکا بەڵێنی زۆر گەورەی داوە، نەک هەر خۆی هاوپەیمانەکانیشی بخاتە گەڕ بۆ هەستانەوەی عێراق. عێراق دوو ئومێدی هەستانەوەی هەیە لە ڕووی ئابووری و سیاسی و ئەمانەوە دوو فریاد ڕاستی هەیە. یەکەمیان ئەوەی ناوخۆیەکە بوو کە لە ئەڵلقەکانی پێش و باسمان کە بەهای دیناری داشکان بەرامبەر دۆلار بۆی هەندێک فریای خەرجیە ناوخۆیەکان و قەرزە ناوخۆیەکانی خۆی بکەوێ و تقریبا فریاشی کەوتا تا حدێک چێ حکوومەتی عێراق دوومان موسەی نەیاوە لە کۆتایی ساڵی ڕابردوو. ئەوی تر ڕێکەوتنەکەیەتی لەگەڵ ئەمریکا مەرزی زۆرە تەمان بەرامبەر بەو هاوکارە گەورانی کە بەنیازە لە چوارچێوەی گفتوگۆ استراتیژیەکە هی عێراق بکەن. بەس دوو مەرزە سەرەکیەکەی ئەوەیە یەکەم هەژمونی ئێران لە عێراق نەمێنێ و دەستێوەردانی نەمێنێ و یا لاواز بکرێت تا حەدی ئەدنا، دووهەمین هەژمونی میلیشیا شیعەکانی سەر بە ئێران نەمێن. لەو ڕۆژەوە کە ئەو گەڕی دووهەمە تەواو بە تا ئێستا ڕۆژ بە ڕۆژ ئەم دوو مەرزە خراپتر پێشێ لەکرێت، ڕۆژ بە ڕۆژ ینی جاران میلیشیاکان بەو حەدە لەسەر جادە نەبوون، ئێستا دێنە سەر شەقامەکان. بۆیە ئەمە ئەو ململانەیە ئێستا هەندێک بۆچوون هەیە کە ئەڵێ ئەم نمایشی عەزەڵاتی کە میلیشیاکانێکن شاری ئێرانە بۆ سەر ئیدارەی بایدن بۆ ئەوەی کە لە ڕێکەوتنامەی بێتەوە ڕێکەوتنامەی ئەتۆمی و لە بەرژەوەندی ئێران هەندێک بڕیاردا. بەڵام هەموو ئەمانە پێمان ئەڵێن هێشتا لەمپەری سیاسی زۆر گەورە لە بەردەم ئەو پرۆژە یاسایی بودجەیەمەوە. کاتمان کەمەوە دکتۆرە بێ ئاوا دوو دەقەونی و سێخ لە هەرێکەمان وڵی ئەوەی کە گرنگە بەڕاستی نەبوونی بودجە لە هەر وڵاتێک واتە نەبوونی پلان، واتە نەبوونی پرۆژە خزمەتگوزاریەکان، واتە نەبوونی حکومڕانێکی دروست بەمانایە تقریباً وەکو حکوومەتێکی کاربەرەکەری لێ هەروایە و بگرە تو لە بیرش نەکەی لە لایەکی تکەشەوە ئەو حکوومەتە کۆنتڕۆڵ ڕقابەشی سەنامینێتن یان تو دەستی دەکەوێتەوە کە بودجەکت بۆدانا واتە پلانەکەت بۆدانا لە پەرلەمان ئەتو پێت گوت ئەو پارێک کە هەتا ئەو شەواز ئەوەندە داهات دەبی ئەوها خەرجی دەکەی بەڵام کەوە لە کۆنتڕۆڵ پێوەنە هەرێکی دوو خولەک حەزەکەم ناو قسەکاندا بزانانی ئەگەر هەیە دۆلار داشکێنرێتەوە لە ڕووی تیۆریەوە لە ڕووی زانستیەوە لە ڕووی یاساییەوە بە هیچ ناوعێک ئیشی پەرلەمان نییە دابەزاندنەوە. لە ڕووی واقعەوە من پێشتر لە گەزانەوت باسم کرد سەرباری ئەوەی کە پەلەکرا لە هێنانە خوارەوەی نرخی دیناری عێراقی دەبایە پێشترێ پرۆسە چاکسازەکان بکرابایە دوو تۆزێک ئەوەی پێدەگوتێن بەرهەمی ناوەخۆی ئامادە بکرابایە لە عێراق بەعام ئەو هەنگاوە کرابێ بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو هەنگاوە من وەک پسپۆرێکی کاجەری دارایی ناتوانم بڵێم هەنگاوێکی خراپ بوو بەعکسەوە هەنگاوێک بوو دروست بوو توانی تا ڕادێژی زۆر ئەو نەزیفە زۆرەی لە دارایی عێراق بوو ڕابگرێتن بەڵام ئەوە پێویستی بە بابەتکێ ئێستاوانە کەکەتە پێشمەرج من پێم وایە لەوانێ بودجەکە ئەگە بڕوێنن ئەوە دەبێت بە ئیتفاقێک دواترێ عادە نەزەری تا بکەێت و هەری عادە نەزەرێکی بتن لەوانەیە لە بەرژەوەندی ئێستای دارایی عێراق نەبێت دەبێت یەک قەوز وەرگێرەنا ڕاست ئێستاندە خەڵک پێی سێرە ئەو قسە دەکەم من دەڵێن دکتۆر چۆن وا دەڵێ دابەزانی نرخی دیناری عێراقی لەوانێت لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بیت خەڵکی هەرێمی کوردستانیش بتن لەبەر ئەوەی باسی خەڵکم کرد بەرهەمی نێوخۆی ئەوەی کە تا ڕادەیەک بەرهەمی نێوخۆی بەهێزە و هەندێک کارگە و هەندێک با بڵێن پرۆژەی گەورەمانە لە کوردستان هەیە لە بەغدا نییە واتە ئەوە خزمەتی ئەو پرۆژانە دەکە کە لە هەرێمی کوردستان هەیە و هەندێک چەند لە بەناغی جێبەجێکردندان دەوڵەتە یەقلیبیەکانیش دژن بۆیە دژن لەوانەیە وەک تاک
ئێمە کە مامۆسای زانکۆموچە خۆریم وەکتاک ئێستا بە ماوەیەکی کورد زەرمەند دەبین چکە قیمەتی شرائیمان کەم بۆتەوە بەڵام وەک وڵات وەک ئابووری گشتی و دارایی گشتی لە ئایندەیەکی نزیکدا ڕنگدانەوەی ئیجابیەکانی دەردەکەوێت. دەستخۆش کاگەسەر دوو خولەک. سپاس کاکێ بەرهەم. وەڵام من ئەگەر قسەیەکمە بێ لە دوجارە ئەوەیە کە ئەو نەرمینواندنەی کە ئێستا لە ماڵی شیعە و سوننەکانە هەیە بەرامبەر بە کورد تا ڕادەیەک وازیان لەو توندیە هێناوە ئەو زمان زبریەی بەرامبەر بە هەرێمی کوردستان هەبوو لە چەند مانگی سەدر و حیکمە بەزەی پەیوەندی بە خۆیانەوەیە تەسەورەکەم ئەوانە یانەوێت لە داهاتووە سەدر و حیکمە نەرمن بە هەر ئالیەتێک بێت ئەیانەوێ مۆزوعی بودجەی 2021 تێپەڕێن بۆ ئەوەی هەڵبژاردننی ئایندەی پێبەرنەوە. خاڵێکی تر ئەمە ئاماژەی پێ بکەم مستەفا کازمی بەڕاستی شکستی خوارد لەو 2 ساڵەی ڕابردوو لە ئاست چارەسەرکردنی تەواوی ئەو قەیرانانەی کە لە عێراق هەبوو بە تایبەتی ئەو باسی لە ڕیفۆرم و دارایی و ئابووری و کێشەی ئەمنی و چارەسەرکردنی میلیشیاتی عسکەری ئەکرد بەڕاستی هیچی وا دەرنەچوو و کوردکردنەوە و نینۆکردنی پەنجەکانی کۆماری ئیسلامی ئێران لە عێراقا کە بێگومان حەشتی شعبی نوێنەرایەتیانەکە یان یەکێکە لەو ئەگەرانی وەکو بەڕێزکار دکتۆر وتی ئەگەری ئەوە هەیە لە داهاتوە بتوانن کودەتایەکی سەربازی لە عێراقا ئەنجام بن. بەڵام لە ئێستاشە ئەوان تەواوی مبادرات و قەراراتی سیاسی عێراقیان لە دەسایە لەبەرەوە نە مستەفا کازمی نە هیچ سەرگۆزیرێکی تر لە داهاتووە ناتوانن ئەو دەستانە بە تایبەتی دەستی حەشتی شعبی لە عێراقا کوردکەنەوە عێراق بەرەو ئایندەیەکی گەش و کامەران و ئاسوودە هەنگاو بنێت. بۆیە کورد ئەبێ بەڕاستی پرۆژە و بەرنامە و ئەجەندا و پلانێکی لەمە باشتری هەبێ کە ئێستا هەیە. ماڵی کوردی پێویستی بە ڕێخستنەوەی تر هەیە، پێویستی بە فۆرمێکی تر هەیە بۆ ئەوی ئێمە بتوانین لە ئایندا لە بەغا و لە شاریعی عێراقیە مامەڵی پێ بکەین. خۆش کاک بەڵێ ئەم بودجەیە کە ئێستا ئەم هەموو شەڕە گەورەی لەسەرەکرێت تازا گەر لە سەرەتای مانگی نیسانی شاپەسەند بکرێت تەوان ئەبێ بۆ جێبەجێکردنەکەی ڕێنمایی پێ دەربچێت کە ڕەنگە مانگێک و زیاتری پێ بچێت. یعنی ئێمە لە هەموو حاڵەتێکە مانگی 12 شەکەوێتە ژمێرەی کۆتایی و ئەوانە بەڵێ ئەنی کەواتە لە هەموو ئەگەرێکە لە باشترین حاڵەتە بۆ 6 مانگێک بڕەکا و زیاتر نییە. بەڵام لە میانەیەوە گرنگ بوو بۆ هەرێمی کوردستان بە تایبەت دووش زۆر گرنگ بوون لە میانەی شەڕی بودجەیە. دوو ئەجێندای زۆر گەورە دش بە هەرێمی کوردستان پوچەڵ کرانەوەی کیانەوە بوو کە لە ڕێگەی ڕێگەگرتن لە پەسەندکردنی یاسای دادگای ئیتیحادی لەوەی کە ڕێگری کرا لەوەی کە دادگایەک بە مێنتاڵەتی ویلایەتی فەقیه هو بە فەرزکردنی هەر بڕیارێکە خۆی بێوێ بەسەر کوردستانە ئەوە شکستی پێهێنرا کە زۆر زۆر گەورە بوو و هەروەها ئەجەندایەکی دیکەی کە لەگەڵ ئەوە بوو کە لە ڕێگەی پرۆژە یاسای بووجەوە بتوانێت دەست و پەیوەندی حکوومەتی هەرێمی کوردستان ببەستێ لەوەی کە بتوانێت ئیدارەی سامانە سروشتەکانی خۆی بکە ئەمە شکستی پێهێنراوە هەتاوەکو ئێستا من دڵنیام هەرواشە بێ ئەمە زۆر زۆر گرنگە. بەڵام مەترسیەکەی لە چیە دوو مەترسی زۆر گەورەش لە میانەی ئەم ڕێکەوتنەوە ئەبێت. یەکەمیانەوەیە کە ئێمە هەر چۆن لە ساڵی 2014 پێم وابێ ئیتر بابەتی ڕادستکردنی 250,000 بەرمیل هاتە ئاراوە ئیتر بەڕاستی ئێمە نەمانتوانی بگەڕێنەوە بۆ پێش ئەو ڕقەمە. ئێستش سەپاندنی 460,000 بەرمیل بەسەر هەلێمی کوردستانە ئەمەش ئەبێتە پێشینەیەکی مەترسیدار و جارێکی تر ناتوانانی بگەڕێیتەوە بۆ پێش ئەم ڕقەمە. مەترسیەکی دیکەی ئەوەیە کە یاسای نەوت و گاز دێتە ڕێگە هەر ڕێکەوتنێک کە ئێستا ئەکرێت هەر شتێک لە عێراقا دەرهەق بە کوردستانەکرێ ئەبێتە پێشینە و پێشینەکانیش مەترسیدارن. بۆیە من ترسم لەوە هەیە کە ئەم جۆرە ڕێکەوتنانە بنە ئەوەی کە لە یاسای نەوت و گازە زەفر بە کوردستان ببرێ ئەگەرنا لە کۆی پرۆسەکەیان من پێمابەتی ئەگەری زۆرینەی پەرلەمانی لە ئارایە لە بەتاکید بۆ عقلیەتەشەوە کە خۆمان پێشتر باسمان. بەڵام خاڵێکی کۆتایی گرنگە ئەوەیە کە ئەم حکوومەتەی مستەفا کازمی ئەگەر بێت و کۆدەتای بەسەرا نەکرێ بەردەوامە بێ هەتاوەکو ناوەڕاستەکانی بەلانی کەمەوە ساڵی 2022 لەبەرەوە هەڵبژاردن ناکرێت. هەڵوێستی حکوومەتی عێراقی شەتاوەکو ئەم لەحزەیە تا ئەندازەیەکی باش بە بەراورد لەگەڵ هەڵوێستی لایەنە سیاسەکانە دەرحەق بە هەرێمی کوردستان هەڵوێستێکی نەجیبانە بوو بە تایبەت لە ڕێکەوتنیش لەسەر پرۆژە یاسای بووجە بۆیە زۆر زۆر گرنگە لە ئەگەری ڕێکەوتنا حکوومەتی هەرێمی کوردستان ئیحراجەیەک بۆ حکوومەتی عێراقی دروست نەکرد. والله من یەک شتێک چکەم هەیە دەڵێ موقفی حکوومەتی عێراقی ئەگە نەجیبانە با بە تەواوەتی خۆ ئێمە ئێستا بودجەی 2020 نییە. ژێرەی بودجەی 2019 دەبایە ئەو بڕایی
کە لە بۆ هەرێمی کوردستان هەیە ئێستا فەڵسەکەی 150. بینێریتن کاکتۆر جناب دەزانانی کە بوجە ئەکسپایرە عفومەکەی یاسای بوجە ئەکسپایرە بێ بە تەوابوونی ساڵەکە 2020 عێراق بە یاسای ئیدارەدانی مالی بەڕێوە ئەخ لە ئیدارەمای سەڵەتن لە مادەی 27 پێنجەم دەڵێت ئەگەر هەرێمی کوردستان پابند نەبوو ئەوە ئەو کاتەی ئەو تەرخ جەمع دەکرێت و مەقاسە ناکاتن کە ئێستاکە ئەوە شەر حکوومەتی ئەو نەجیبەنیە کە نە دڵنیامیانی دڵنیان بەڵام بەلەبەر چاوگشتنی ئەو هاوکێشە سیاسی ئاڵۆزانی ئەو فشارانەی کە هەیە هەتا ئێستا هەڵوێستێکی لانی کەم دژ نەبووەکو ئەوانی تر بەڵام ئەمە پلانێکی زۆر پلان بۆ داڕێژراوە بە زۆر بە وردی کە حکوومەتێکی زەعیف بێتە بەرهەم جەنابەت دواوتت زۆر سپاس سپاسانەکەم دەستان خۆش بێ زانیاری زۆر باش بوو گفتووەکە زۆر چڕۆپڕ و ورد و باش بوو بەڕێزان لە کۆتاییە بەس کورتکراوەی پەیامی هەمومان ئەوەیە کە ئێمە ئێستا بەشێکین لە دەوڵەتی عێراق بە ناچاری و بەداخەوە بە ناخۆشحاڵیەوە و ئەم دەوڵەتە هەمیشە ئەمڕۆی لە دوێنێ خراپترە و سبەی لەمڕۆ خراپترە بێت ئێمە لە 2023 خەونێکمان هەبوو کە لەسەر بنەمای سازان و هاوبەشی و هاوسەنگی بۆ هەموو پێکهاتەکان دەوڵەتێکی مەدەنی سبی سالاری پێشکەوت و دیموکراسی و فیدرالی دروست بکەین بەڵام ئەم خەونە هەمووی با بڵێن شکستی هێنا ئێستا لە ماوەی ڕابردووە کارێکی زۆر وردکرا کە دەوڵەتی عێراق بوو بە دەوڵەتێکی مەزهەب سالاری وەک گوتم ئێستاش بەرەو قۆناغێکی مەترسیدارترەوە ئەویش قۆناغی دەوڵەتی میلیشیا سالاریە ئێمە تا لەم بارودۆخە ڕزگارمانە بێ هیچ چارێکمان نیە جگەلەوەی یەکگرتوو بین ئاشتەوای ناوخۆییمان هەبێ چاکسازی بکەین پشت بە خۆمان بەستین لە ڕووی ئابوووریەوە بێگومان ئەم پرۆسێش هەم پێویستی بە دانوستان و دیالۆگی بەردەوام هەیە لە ناوخۆی کوردستانە پێویستیش دەکا کە هەمومان پاک بین نەک بەشێکمان ناپاک و بەشێکمان پاک تا ئاڵلقەیەکی تر خواتان نەکەن.